لە دوای خۆپیشاندانەکانی ئەم دوایی سنووری پارێزگای سلێمانی قوبات تاڵەبانی فەرمانی ئاڵوگۆڕی بۆ ژمارەیەک پۆستی ئیداری دەرکرد. سەرپەرشتیاری ئیدارەی ڕاپەڕین لەو پۆستانە بوو کە قوبات تاڵەبانی حەمید عەبدوڵڵای لادا و هیواقەرەنی خستە شوێنی لە کاتێکدا پۆستەکانی سەرپەرشتیاری ئیدارە و جێگرەکەی بەرکەوتەی کۆمەڵ و گۆڕان بوون. هەریەکە لە کۆمەڵ و گۆڕانیش دەڵێن ئەنجامدانی ئەو ئاڵوگۆڕانە بنەمای یاسایی نییە، بەڵکو قوڵبوونەوەی ململانی نێوخۆیەکانی حیزبەکەی جێگیری سەرۆکی حکوومەتە. گومان لەوەدانێکم ئاڵوگۆڕانی لەم دوایانەدا لە پۆستە ئیداریەکانی سنوورەکەدا کرا زیاتر وابەسەوە بە ململانەی ناوخۆی هەندێک هێز و لایەن دەسەڵاتدار کە لە دەڤەرەکە دەسەڵاتدارن، چونکە لە ڕاستیدا ئاڵوگۆڕی ئیداری و حکومی شتێکی سروشتیە، بەڵام ئەگەر بێت و بە شێوەیەکی سروشتی وەرە کاتی خۆیدا ئەنجام بدرێت. بۆیە ئێمە وای دەبینین کە ئەم ئاڵوگۆڕە ئاڵوگۆڕێکی حیزبیە نەک ئیداری و سیاسی حکومی. لەبەرەوەی ئەم ناوچێتە پێشووتر لەژێر دەسەڵاتی یەکێتی نیشتیمانی کوردستاندا بۆ ناوچەیەک بۆ کە هەموو پۆستە ئیداریەکان لەژێر دەسەڵاتی ئەودا بوون، ئەو کێشە ناوخۆیانی یەکێتی نیشتیمانی کوردستان وای کردووە ئەم ئاڵوگۆڕانە دوا بکەوێتە بەداخەوە لەم هەرێمە ئێمەدا ڕێز لە مافی هاوڵاتیان ناگرێت، ڕێز لە دیموکراسی ناگرێت، واتە ڕۆژ لە دوای ڕۆژ ئەوەی پێی دەوترێت دیموکراسی، ئەوەی پێی دەوترێت ئازادی، ئەوەی پێی دەوترێت مافی هاوڵاتیان پێشەل دەکرێت. لای خۆشیەوە سەرپەرشتیارە نوێکەی ئیدارەی ڕاپەڕین ڕەتی دەکاتەوە ئاڵوگۆڕەکە پەیوەست بن بە کوتلەکانی نێویەکێتی و پۆستی ئیدارەی ڕاپەڕینیش بە مافی خۆیان دەزانن. نەخێر هیچ پەیوەندی بۆەوە نییە، بەڵکو ئەوە کارێکی حکومی و یاساییە کە بەڕێزێگری سەرۆکی حکوومەت دەسەڵاتەکانی خۆی بەکارهێناوە بە مەبەستی تازەکردنەوە و نوێکردنەوەی بواری ئیداری و کارژێری لە سنوورەکەدا و هیچ پەیوەندی بە ناوخۆی یەکێتیەوە نیە و هەموو ئەو پۆستانی کە ئاڵوگۆڕیشان تێدا کراوە پۆستی ئیستحقاقی یەکێتی بوون لە مانگە ڕابردوودا و وەکو پێشتریش باسم کرد هەموو گۆڕانکاریانی کراویشن بە وەکالەتن تاوەکو ئەو کاتێ ڕێکارە یاساییەکانیان کە پێویستە لە هەر شوێنێکەوە بۆیان ئەنجام بدرێ بە شێوەی وەکالەت بەڕێوە دەبرێت. سەرپەرشتیاری ئیدارە ڕاپەڕین بۆ کاروباری کارژێری تاوەکو ئێستا بە بەتاڵی ماوەتەوە لە چەند ساڵی ڕابردوودا کە مولایەکمان ڕوون و ئاشکرایە و لەو کاتێکە حەسەکرا لە نێوان لایەنەکان و بێکاتنی حکوومەتی خۆجێی لە سنووری پارێزگای سلێمانیدا ئەو گرفتی کە لە بەردەم دانانی پارێزگای سلێمانی بوو لە بوونی ئیمزا لە سەرۆکایەتی هەرێمی کوردستاندا هەمان گرفت لە بەردەمی کاندیدی سەرپەرشتیاری ئیدارە ڕاپەڕین بوو بۆ بزوتنەوەی گۆڕان و دوای بەدوای ئەو ماوە یاسایی کە 2 ساڵ بە 2 ساڵ دانرا بوو بۆ ئاڵوگۆڕی پۆستەکان بەسەر چووە، بۆیە ئەوە پەیوەندی بە ئێمەوە نیە، وەڵامیشی لە لای ئێمە نییە. هەر کاتێک کە هەر کەسێک دەستنیشانکرا لە بزوتنەوەی گۆڕان لایەن لە هەر لایەنێکی سیاسی و ڕێکارە یاساییەکانی خۆی تەواو کرد، ئێمە ئامادەین کە پۆستەکەی تەسلیم بکەین و هاوکار و پشتیوانیشی بین بۆ سەرکەوتنی و بۆ خزمەتکردنی زیاتری سنوورەکە. لە مێژووی دروستبوونی ئیدارەی ڕاپەڕینەوە ئەو پۆستە لە دەستی یەکێتیدایە، هەریەکە لە ئیدارەکانی ڕاپەڕین و گەرمیان پۆستێکی داتەشراوی سەردەمی کابینەکەی بەرهەم ساڵحن و لە چوارچێوەی هیچ یاسایەکیشدا جێگەیان بۆ نەکراوەتەوە، بۆیە بەڕای هاوڵاتیان بێت ئەو ئیدارەیە جگە لە بارێکی گران خزمەتێکی نوێی پێشکەش بە خەڵک و ئیدارەی ناوچەکە نەکردووە. ئارەز ڕەسوڵ، کەناڵی ئاسمانی پەیام، ڕاپەڕین.